پێش دەستپێکردنەوەی مەراسیم پێکەوە ساتێک دەوەستین لەگەڵ سرودی نیشتیمانی عێراق و هەرێمی کوردستان بفەرمونون. زۆر سپاس. ئێستاش داوا لە بەڕێز فەوزی هەریری سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەکەین بفەرمونون بۆ خوێندنەوەی مەرسومی هەرێمی سەبارەت بە پێکهێنانی هەردوو فرقەی 3 و 4 وەزارەتی پێشمەرگە. فەرمانی هەرێمی ژمارە 328 ساڵی 2024 پاڵپشت بە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ژمارە 1 ساڵی 2005 هەموارکراو و لەبەر ڕۆشنایی نووسراوی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ژمارە 442 لە 2/2024 بریارماندا بە: 1. دانان و جێگیرکردنی بەڕێز لیوا هاشم عەبدولباقی نەسڕوڵڵا وەک فەرماندەی فرقەی 3 پیادە لەسەر میلاکی وەزارەتی پێشمەرگە. 2. ئەم فەرمانە لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە. پیرۆزە. فەرمانی هەرێمی ژمارە 339 ساڵی 2024 پاڵپشت بە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ژمارە 1 ساڵی 2005 هەموارکراو و لەبەر ڕۆشنایی نووسراوی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ژمارە 4590 لە 22/2024 بریارماندا بە: 1. دانان و جێگیرکردنی بەڕێز لیوا ڕوکن زاتیار حەسەن زبێر حوسێن وەک فەرماندەی فرقەی 4 پیادە لەسەر میلاکی وەزارەتی پێشمەرگە.
دوو ئەم فەرمانە لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە. پیرۆزە. هەرێمی کوردستان.